بینەرانی بەڕێز سڵاتان لێبێت و بەردەوامی لە پێشکەشکردنی پرۆگرامەکەمان بەڵێ هوداخان ئەگەر لەگەڵمان بیت فەرموو ئەتوانی وەڵامی پرسیارەکە بیتەوە. بەڵێ ئەگەر ئەرێک نەبێ پرسیارەکەتان دووبارە بکەنەوە. پرسیارەکەم ئەوەیە ئێمە واقعێکی تا ئەندازەیەک تراشیدی ئەبینین سەبارەت بە مافەکانی ژنان هەر لە سەرەتای راپەڕینەوە هەتاوەکو ئێستا بەتایبەت لەم ماوەی دواتوە سەرەڕای بەهێزبوونی بانگەشەکانی دیموکراسی سەرەڕای فراوانبوونی مەوداکانی ئازادی لە تەواوی دنیا و لە کوردستانیشا بەڵام ئامارەکان پێمان ئەڵێن ڕێژێت و دووتوشی لە ئاستێکی مەترسیدارایە. ئایا هەموو ئەوانە پێمان ناڵێ واقعی هەرێمی کوردستان پێچەوانەی پروپاگەندەی سیاسی هێزەکانە بە ئۆپۆزیسیۆن و بەدەسەڵاتەوە کە بانگەشەی بەردەوامی مافەکانی ژنانی چێکە لە بچینە سەرچەکانیان بەڵام واقعی کوردستان شتێکی دیکەیە؟ بەڵێ بەکیدی بەشێکی زۆری ئەو حزبانی کە لە ئێستا لە ساحەکەیان کە بانگەشەی و دروشمی زۆر گەورەیشان هەڵگرتووە و دروشمی وریقەداریان لەسەر لە سەروی هەموو نیەت و ئامانجەکانیان ئەودانەوە بەڵام لە لایەنی پراکتیکیەوە بەداخەوە کە پێچەوانەی ئامانج و بنەماکان و تەنانەت ئەو ڕێسا و تەنانەت پەیڕەوی ناوخۆی حزبەکانیشان لە بواری کارە ڕەنگی داوەتەوە. ئەمە شتێکی حاشا هەڵنەگرە و هەمومان ئەیزانین بۆیە ئێمە هەمیشە وتومانەکە ئیتر ئێمە ئەبێ واز لە دروشمە بریقەدارەکان بێنین و بچینە سەر ئەرزی واقع و ئێمە کار بکەین لە جیاتی ئەوەی کە دروشم هەڵبگرین و باز لە مەسلەی بوونی کۆمەڵێک دروشم بکەین گوایە کە لە ناو کاری حزبەکانە یاخود هەر موسسەیەکی ترا ڕەنگە داتەوە. من ئەمەوێت تەوزیح لەسەر خاڵێک بدەم ئەویش ئەوەیە کە کۆی و ئامارانەی کە ئەمەلخان خستیا ڕوو من ناکۆگ نیم لەگەڵی و پێم وانییە کام ئامارانە هیچ ڕازنین و واقعی هەرێمی کوردستان دەرناخان بە پێچەوانەوە ئەمە واقعی هەرێمی کوردستانە و ڕەنگە لەو واقعی کە خراوەتە ڕوو زۆر دژوارتریش بێت و کە ئێمە پێی نەزانین چونکە ئێمە هەمومان نەزانین بەشێکی زۆری کارەساتەکان ئەشاردێنەوە تەنانەت دەسەڵاتیش نازانێت ئەو کارەساتانە چۆن ڕوو ئەدەن. بەڵام من ویستم قسە لەسەر ئەوە بکەم لە کاتێکە کە تەنانەت کاتێککە حزبەکان یاخود ئەو لایەنانەی کە بۆ مەرامێکی سیاسی قزی ژنان بەکارەهێنن بۆی هەیە لە ئایندەیەکی زۆر نزیکە جارێکی تر کاتێککە مەساڵحیان لە شوێنێکی ترەوە دروستە بێ واز لە قزی ژنانە هێنن و ڕوو لە لایەکی ترەکەن. بۆیە ئێمە هەمیشە قسەمان لەسەر ئەوەیە کە نامانەوێت حزبەکان مەسەلەی ژنان بۆ مەرامی سیاسی خۆیان بەکاربێنین، نامانەوێت کەسێکی ئافرەتێکی وەکو بەناز بۆ مەرامی سیاسی کۆمەڵی سیناریۆی نادروستی بۆ دروست بکرێت و لە بەرنامە و لە ڕاگەاندنی یەک لە هەر یەکێ لە حزبەکانە بڵاو بکرێتەوە چونکە ئەوەی کە بەرامبەر بەناز کرا غەدرێکی زۆر گەورەیە. بۆیە نامانەوێت هیچ یەکێ لە ئافرەتانی ئێمە بە سیناریۆی هەڵبەسترا و بە کۆمەڵی غەدرکردن لەو ئافرەتانی کە لە ئێستا لە ژیانیشان نەماون هیچ حزب و هیچ لایەن و هیچ دەسەڵاتی بۆ خۆی بەکاری بێنێ. ئێمە قسەمان لەسەر ئەوەیە کە نابێ مەسەلەی ژنان پاشکۆی بنەمای یاخود پاشکۆی بەرنامەی هیچ حزب و هیچ لایەن و هیچ دەسەڵاتێک بێ. کاتێک کە قسە لەسەر مەسەلەی ژنانەکەین ئێمە ئەبێ قسە لەسەر مەسەلەی بوونی ئینسانیەت بکەین. تا چەند ئێمە بە ئینتیماوە قسە لەسەر ئەم مەسەلەیەکەن و کار بۆ ئەم مەسەلەیە. ئێمە قسەکەم لەسەر ئەوە بوو کە واقعی هەرێمی کوردستان بۆی هەیە لەو واقعی کە خراوەتە ڕوو زۆر دژوارتریش بێ و بۆی هەیە بەو ئاستەش بێ. بەڵام قسەم لەسەر ئەوەیە کە ناکرێ مەسەلەی ژنان هیچ حزبێک بۆ مەرامی سیاسی خۆی بەکاری بێنێ چونکە لەکوێیە مەساڵحی حزبی خۆی کۆتایی پێهات لەو شوێنەیە ئەگەر بارودۆخی ژنان لە خراپترین بارودۆخی کۆمەڵایەتی شابێت ئەو حزبە ئامادە نیە تەنیا قسەیەکیش لەسەر ئەو مەسەلەیە. بەڵێ زۆر سپاس ئەمە خەن باسکردن لە بەکارهێنانی مەسەلەی ژنان وەکو مەسەلەیەکی سیاسی لە هەرێمی کوردستان و ئاور نەدانەوە لە معاناتی ڕاستەقینەی ژنان. ئێمە لە سەرەتای ڕاپەڕینەوە کۆمەڵێک ڕێکخراوی ژنانی جیاواز دەبینین بەشێتی ئافرەتانی کوردستان یەکێتی ژنانی کوردستان و کۆمەڵێک ڕێکخراوی دیکە هەن. تۆ دەوری ئەم ڕێکخراوانە چۆن ئەبینی لە کاتێکە دوای 15-20 ساڵ لە کارکردن واقعێکی تراژێدی ژنان دەبینی؟ پێت وایە ئەمە بە سیاسیکردنی مەسەلەی ژنان بۆ ئەو ڕێکخراوانە یان مدافعێکی ڕاستەقینە و حەقیقینە مەسەلەکان؟ حتمما ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان لە کوردستانە کەم تا زۆر ڕۆڵیان بینیوە لە ناساندنی ئەو کێشەیە لە بەرجەستەکردنی کەلێک لەو پرۆژانەی یاخود لە بەشداریکردنی لەو پرۆژە یاسانەی یاخود خۆیان لە داڕشتنی پرۆژە یاسایەکان و بەرزکردنەوە داکۆکیکردن لەوانە. بەڵام هەموو ئەمانە ناکاتە ئەوەی کە ئێمە لە دیدێکی ڕەخنەگرانەوە سەیری بزوتنەوەی ژنان بکەین لە هەرێمی کوردستانە. ئایا بەڕاستی بزوتنەوەیکی ژنانی ڕاستەقینە لە هەرێمی کوردستان توانیوێتی دروست ببێەوە لە ئاستی پێداویستەکانی ئەمڕۆی ژنانی هەرێمی کوردستانایە؟ ئایا توانیوێتی کارکتەرێکی کۆمەڵایەتی یاخود هەڵسوڕاوێکی چالاکوان دروست بکات لە ڕێکخراوەکەوە فشارێکی گەورە دروستکە و ڕایەکی گشتی بەرجەستەکە لە هەرێمی کوردستان؟ حتممە ئەگەر بە وەڵامەکەی ئەوەیە کە نەخێر
نتوانراوە لە هەرێمی کوردستانە ئەمەش گەلک هۆکاری هەیە هۆکارێکی حتمما ئەحزابە سیاسیەکان لە هەرمی کوردستانە ڕۆڵیان هەبووە لە بە حزبی بوونی گەلێک لەو ڕێکخراوەنە بەشێکیشی ئەگەڕێتەوە بۆەوەی خودی ژنان خۆیان نەیانتوانیەوە ببنە کارکتەرێکی ڕاستەقینە لە مەسلەی ژنانەوە جۆرێک لە وەزیفە جۆرێک لە ممارەسەکردنی ئەو کارە ڕۆتینیانەی کە هەیە هەر ئەوەیە کە ئەبینید لە ناو ڕێکخراوەکانی ژنان لە هەرێمی کوردستانە ئەبینی ژمارەی ئەندامان لە ناو ڕێکخراوەکان وە ژمارەی با بڵێن داکۆکی کەران لە مەسلەکانی ژنان بە پەنجەی دەسەژمێرێ و ئەگەر ئێمە بانگەشە بکەین بە نمونە من نمونەیەکە هێنمەوە نمونەیەکی زیندوو بێت بۆی کە ئەیبینین ئەگەر ئێمە بانگەشەی ئەوە بکەین کە بەیانی ڕێپێوانێک یاخو ناڕزایەتی بکەین بەرامبەر بە مافەکانی ژنان چەند هزار ژنمان بۆیەتە سەرجادەوە ئەلێرەوە من هەڵسەنگاندنی من بەرامبەر بەوە هەڵسەنگاندنێکە کە بەداخەوە ناتوانین بڵێن توانی ومانە بزوتنەوەیەکی فێمینیزمی لە هەرێمی کوردستانە دروست بکرێت و ئاستی پێداویستەکانی ئەمڕۆ ژنانە بێت پێتوانێ وەک چۆن حیزب دەیەوێت کاری خۆی دەشکاتەوە بۆ ناو هەموو بوارەکانە چێک لەوانش بوارەکانی ژنان و چارەکە ژنانەکان بەڵام ئەمە حزب بۆ ئاکات کاگومێت بەڵام خودی ژنان خۆیان بەداخەوە من هەمیشە چاوی ڕخنم لە ژنان خۆشیانە بەداخەوە لە هەرێمی کوردستان ژنان ئەوەندەی سەرقاڵی لایەنە ڕووکەشی و لایەنە جستەیەکی خۆیانن ئەوەندە سەرقاڵی گەشەکردن و پێشخستن و بەرگریکردنین لە مافەکانی خودی ژنە بێ یەکەم بزانێ مافەکانی خۆی چییە هەتاکو بتوانێت لە ڕووی یاساییەوە ئاشنا بێ بە مافەکانی لە ڕووی دەستوریەوە بزانێت چەندێک لە ناو دەستورا مافەکانی ڕەنگی داوەتەوە و لە ڕووی داکۆکیکردنەوە ببێتە کارکتەرێکی زیندوو نەکە ئێمە تەنها چاو لە ڕێکخراوەکانی ژنان بکەینیان تەنها چاومان لەوە بێت کێشەیەکی تر هەیە کاگومێت لە هەرێمی کوردستانە کە هەمیشە ئێمە چاومان لەوەیە کە بەسەڵین ڕێکخراوەکانی ژنان بەرپرسن نەخێر کەناڵەکانی ڕاگەیاندن دەستگا پەروەردەیەکان وزارەتەکان ڕۆشنبیران ئەمانە هەمووی بەرپرسن لە بەرامبەر سووداخان تۆ باست لە مەسلەی بە سیاسیکردنی مەسلەی ژنان و خەباتی ژنان کرد و پێ دووا بوو کە نابێت بۆ هیچ مەبەستێکی سیاسی بەکاربێنێت دروستکردنی ڕێکخراوەکانی ژنان کە بە واسەحی لەسەر ساحی سیاسی و ساحی ڕێکخراوەکانی کۆمەلگای کوردیای بینی ئەوش ئەوەیە هەموو حیزبێک لە حیزبەکان ڕێکخراوێکی تایبەت بە ژنانی سەر بە حیزبەکەی خۆی دروست کردووە ئەمە بە سیاسیکردنێکی ئاشکرای مەسلەی ژنانەوە لەوێشەوە بێ بەهاکردنی مەسلەی ژنان و ئەوانە نییە بە تێگەشتی تۆ اوكي من لەم ڕایە پێچوانەی ئەو لێکدانەوەیم کە تۆ کردوتە لەبەرەوەی ئەمە حاڵەتێکی زۆر تەندروستە زۆر ئاسایە هەر حزبێک کۆمەڵێک ڕێکخراوی پیشەی بۆ حزبەکەی خۆی و بیخاتە ناو بەرنامەکاری خۆیەوە ئەمە حاڵەتێکی زۆر ئاسایە و ناگەن ڕێکخراوی سەربەخۆی تایبەت بە مەسەلەکانی ژنان پێک بێت اوكي با اینجا من ئەمەوێت تەوزیحێک لەسەر ئەوە بدەم چونکە زۆر جار تێگەیشتنی ئێمە بۆ کاری ڕێکخراوی لە هەرێمی کوردستان تێگەیشتنێکی لاوازە و زۆر جار ئێمە پێمان وایە ئەگەر ڕێکخراوێک سەر بە حزبێک بوو و حزبێک دعمی کرد یاخۆ تەنانەت ئەگەر حکومەتیش دعمی کرد ئێتر ئەو مؤسسەیە سەر بە خۆی و بێلایەنی خۆی لەدەستەدا ئێمە ئیشکالێتمان لەوەیە نییە بەڕاستی زۆر ئاساییە و ئێمە ئەبێت دڵخۆش بین بەوەی ئەگەر ڕێکخراوێک هەبێ حکومەت بە کامل ئیمکانێتی خۆیەوە دعمی بکات بۆی بتوانێت کار بکات بەڵام بەو مەرجەی دەست نەخاتە ناو کاروبارەکانیەوە مەرج بۆ ئەوە دانێت کە ئەم ڕێکخراوە چۆن کار بکات بە هەمان شێوە کاتێک کە حزبەکان ڕێکخراوی پیشەی بۆ لە بەرنامەکار و لە سنووری کاری خۆیان ئەدانن دیسانەوە ئەمەش حاڵەتێکی زۆر ئاساییە ئێمە چەند دڵخۆشە بین بەوەی کاتێک کە بزانین یەک لە حزبەکان بە کامل تاقی خۆیەوە لە ڕێگەی ڕێکخراوێکی ژنانەوە لە ڕێگەی ڕێکخراوێکی لاوانەوە لە ڕێکخراوێکی گەنجانەوە کامل توانای خۆی و کادرەکانی خۆی خاتە خزمەتی چارەسەرکردنی ئەم کێشەیەوە ئەمە حاڵەتێکی زۆر تەندروست و زۆر ئاساییە ئەوەی ناتەندروستە ئەوەی نائاساییە ئەوەیە کە کاتێ ئەم ڕێکخراوانەی کە سەر بە حزبێکە بن یاخۆ سەر بە مؤسسەیەکە بن ئەمان نەتوانن کاری پیشەیی بوونی خۆیان بکەن ئەمان نەتوانن ئامانجەکانیان بهێننەدی و تەنیا بیریان لای مەسلەی حزبایەتی بوون بێ نەوەکو بڵێ مەسلەی سیاسیش بەڵکو حزبی بوونی خۆیان و پاراستنی بەرژەوەندی حزبایەتی کە ئەمەش تا ڕادێک ئەگەر تەنیا لە پێناوی پاراستنی بەرژەوەندی حزبەکە بێ ئەمە ئیشکال لێ دروستەکە بەڵام زۆر ئاساییە ئەگەر ڕێکخراوێک کار لەسەر ئەوەش بکە کە ڕووی جوانی حزبەکەی خۆی دەربخات لە جۆری پێت وانە مەسلەی ژنان بەر لەوەی ڕێکخراوێک کە سەرچاوی داهاتی حیزب بێت و کادرەکانی ئەندامی حیزب بن و بە فەرمان لە مەکتەبێکی دیاریکراوی ناو ڕێکخراوی حیزب وەربگرێ ئەم ڕێکخراوە دوجار ناتوانێت لەکدانەوەیشی واقعی و بابەتی و هەڵوێستی بێلایەنانەی سەبارەت بە پرسەکانی ژنانە بێ بەقەدەوەی ناچارە هەڵوێستەکانی هاوسەنگ بێ لەگە هەڵوێستی ئەو حیزبەی کە کۆمەکی داراییەکە
تا ڕادەیەکی کەم متوانین بە شێوەیەکی ڕێژەیە کارەکات بەڵام با ئێمە بە دیوەکی ترا سێری بکەین بەڕاستی دیسانەوە من لە جاتیەوە لەگەڵ ئەمەلخانە ناتەبابم هەستەکەم لەگەڵ تۆیان ناتەبام چونکە هەستەکەم لێکدانەوەکانی من بۆ خۆم ڕای تایبەتی خۆم ناڵم لەم بەرنامەیە ئەمە ڕای من نییە بەڵکو ئەمە ڕای بەشێکە بە چاودێران و لە خەڵک کە ئەم پرسیاداکەن من لێرەوە تعبیر لە ڕای خەڵکەکەم بە هەموو ڕاجیاوازەکانیانەوە. بەڵێ با تەوزیح لەسەر ئەو خاڵە بدەم ئەویش ئەوەیە بۆ ئێمە بە دیوەکەی ترا سەیری ئەوە نەکەین کاتێک کە ئەگەر ڕێکخراوێک سەر بە حزبێکە سەر بە پارتێکە ئەم حزبە لەسەر ئاستی باڵا و لەسەر ئاستی کادرەکانی بڕوای تەواویان بە مەسەلەی ژنان و چارەسەرکردنی کێشەی ژنان هەیە بۆیە کاتێک کە ئەوان دێنە ناوکاری ڕێکخراوەی خۆیانەوە یەکێتی ژنانە یەکێتی قوتابیانە یەکێتی ئافرەتانە من نازانم ئەم ڕێکخراوانەی کە سەر بە حزبەکانن تەنانەت بە حزبە ئیسلامیەکانیشەوە ئەگەر ئەو کەسانی لەناو ئەم ڕێکخراوانەیە کارەکەن بە سەرۆکی حزبەکانیشانەوە ئینتیمایان بۆ قەزەی ژنان هەبێت زۆر ئاساییە ئەگەر بەپێی بڕیاری سەرۆکی ئەو حزبش کار بۆ مەسەلەی ژنان بکرێت ئێمە زۆر سپاس لە بەرژەوەندی مەسەلەی ژنان ئەکرێت حساسیتێکمان بۆ دروست بووە. پەیامەکەت گەشتە من زۆر سپاس دەکەم. من ئەمەوێت لەسەر ئەوەی کە هوداخان وتی مەسەلەی بوونی ژنان لەناو حزبە سیاسەکان یاخود ڕێکخراوەکانی ژنان وابەستە بە ئەحزابی سیاسی لە وڵاتە پێشکەوتەکان لە وڵاتی دیموکراسیە ئاساییە و بناویشی لێناوە و نەی شاردۆتەوە لە بەرامبەر کۆمەلگاکەی ئەڵێ ژنانی سۆسیال دیموکرات ژنانی پارتی سەوزە بەڵام کێشەکە لەوەیە کاگومێت حزب ئامانج نییە حزب وەسیلەیە کەواتە من یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان بزوتنەوەی گۆڕان ئیلا آخری هەموو ئەو حزبە سیاسیانێکە لە هەرێمی کوردستانە ئەوانە ئامرازن بۆ گەیشتن بە ئامانجەکانی من وەکو ئامرازێک بەکارێنم لێرەیە گرفتەکە ئەلێرەیە ژنانی کورد بەداخەوە نەیانتوانیوە فشاری ڕاستەقینە بن لەسەر حزبە سیاسەکان ژنانی سۆسیال دیموکرات لە سویدا ئەوان گوشارەکەن لەسەر سۆسیال دیموکرات بۆ جێبەجێکردنی هەموو ئەو پەیمانانەی کە داوێتی کوا ژنانی ئێمە لەناو حزبە سیاسەکانە کوا ئەو سەرکردانێک کە لەناو حزبە سیاسەکانە بۆچی من ناگرن لە حزبەکانیان لە بەرامبەر هەموو ئەو ڕەوشەنا لەبارەی کە لە هەرێمی کوردستانە ڕوودات بۆچی گوشاریان نییە لێرەوە ئەلێرەیە کارکتەری کۆمەڵایەتی کارکتەری سیاسی بۆ بەشێک لەو ژنانێک کە لەناو ڕێکخراوەکانن بەشێک لەو ژنانی لە کای سیاسی کاریان کردو هەڵگری ئەو پێداویستیە بنەڕەتی ئەو پێداویستە مێژوویە نەبوون بۆیە وەکو کەسێکی سیاسی جیاواز نایبینی لە پیاو جیاواز نایبینی لەو کارکتەرە سیاسی کە ڕێگەزی نێرینە ممارەسەیەکات ئەلێرەوە پێویستە کات ڕێکخراوەکانی ژنان ئەوانەی وابەستەی حزبن یاخودەوانی ئەگەر چی من باوەڕم بەوە نییە هیچ ڕێکخراوێکی ژنان جگە لە هەندێک لە NGOکان نەبێ هەندێکی سەر بە تیاری ئیسلامیە هەندێکی سەر بە ڕێکخراوە حزبەکانی ترە ئەلێرەیە ئەم ژنانە ئەبێ گوشار بن بۆ سەر حزبەکەیان بۆ ئەوەی ئەو پەیامی کە داویانە ئەو پەیامە جێبەجێ بکەن یاخود ئەو بەڵێنانەی ئەو بانگەشانەی ئەو دروشمانەی کە کردوانە ئەو باز لە دیموکراتیسەکردنی کۆمەلگاکە دیموکراتیسەکردن ئایا دروشمەیان کردارە ئایا ئێمە کردارمان بینیوە لە واقعی مجتەمەعی خۆمانە یاخود بەس تەنها دروشمەکانمان بینیوە ئەلێرە ئێمە بێ بە دیدێکی ڕەخنەگرانەوە سەیری حزبە سیاسیەکان بکەین لە هەرێمی کوردستان. بەڵێ زۆر سپاس هوداخان ئەگەر ڕێیەکە دەبێت لەسەر بۆچوونەکانی ئەمەلخان یان هەر شتێکی تر دەبێت دەتوانێت ئەوەی ئەمەلخان باسیەکە هەڵبەتە بەو جۆرەیە و هەڵبەتە ئەبێ بەو جۆرە بێ بەڵام ئێمە فعلەن ئیشکالێتەکەمان لەوەیە کە تێگەیشتنمان بۆ کاری ڕێکخراوەی تێگەیشتنێکی زانستیانە نییە و تێگەیشتنێک نییە لەوەی کە ڕێکخراو ئەبێت چۆن کار بکە و کادری ناو ڕێکخراوەکان ئەبێ بە چ ئینتیمایە کار بکەن ئێمە ئیشکالێتمان هەیە فعلەن ئێمە نمونەی بەرجەستەمان هەیە کاتێک کە ڕێپێوانێکمان هەبووە داوامان لە ڕێکخراوێکی ژنانی سەربەیەکێ لە حزبەکان و لەم حزب و لەو حزب کردووە کاتێک کە پێمانیوت و ئێوە یاداشتە نووسن نابێ ناوی سەرۆکی هەرێم بێنن یا نابێ ناوی سەرۆکی حکومەت بێنن یا ئەم وتوێتی نابێ فلانە دەسەڵات تاوانبار بکەن یاخود داوای لێ بکەن یعنی ئەو جۆرە حساسیەتە لەوەی کە تەنیا بەناوهێنانی دەسەڵاتێک زۆر جار نەیتوانیەوە بەشداری بکات بەڵام ئەمە ڕێژەیە ئەمە وەکو ئەوە نییە چونکە ئێمە نابێت تەنیا کاری ڕێکخراوەیی ژنان لەوەیە ببینینەوە کە چۆن فشار دروست بکەن ئێمە ئەبێ کاری ڕێکخراوەیی ژنان بەوەش پێناسە بکەین یاخود بەوەش تەقیم بکەین کە ئەگەر لە تەمەنی کارکردنی خۆیانە کێشەی خێزانێکیان چارەسەر کرد بێ کێژەی تەنیا یەک ژنێکیان چارەسەر کرد بێ ئەبێ ئێمە بزانین کە ئەو ڕێکخراوە کاری کردو بۆ جێڕانەوەی بەختەوەری بۆ ناو خێزانێک کە ئەو خێزانە دیسانەوە ئەبێتە 2 3 و 4 و 5 بۆیە ئێمە نابێت تەنیا قسە لەسەر ئەوە بکەین کە ڕەنگە ڕێکخراوەکان بەو جۆرە ڕۆنال نەبینیوە بەڵام بە دیوێکی ترا توانیویانەوە ئەرکە ببینن بۆیە واقعی ئێستای هەرێمی کوردستان و واقعی کۆمەڵایەتی هەر ئەوەندە ڕێگەی داوە تاوەکو ئێستا بتوانن ئەم ڕێکخراوانە بێنە پێشەوە هەڵبەتە ئێمە چاولەوە ناپۆشین کە وەکو ئەمەلخان وتی بەڕاستی ئێمە ڕەخنەشیان لێ بگرین لەوەی کە ڕەنگە بتوانن زۆر باشتر بن بەڵام دیسانەوە کۆمەڵی مەساڵحی تایبەتی یا حزبەکەیەتی یاخود خودی خۆیەتی ڕەنگە ئەو ڕێگەی پێنەدابێ یاخود نەیویست بێ ئەو هەنگاوە نەبێتە پێشەوە. باش زۆر سپاس ئەمەلخانەچێک لە
پرسە هەستارەکان سەبارەت بە زیادبوونی توندوتیژەکانی ژنان لە هەرێمی کوردستانە ئەو پێشکەوتنە تەکنیکیانەیە کە لە هەرێمی کوردستانە لە ڕێگەی مۆبایل و لە ڕێگەی ئینتەرنێت و هۆکارەکانی دیکەی پەیوەندیکردنەوە بەرهەم هاتووە و ئەمانە هۆکارێک بوون بۆ بەرزبوونەوەی کێرفی توندوتیژی لە هەرێمی کوردستان. پرسیارەکە ئەمەیە یعنی بۆ چوونەکەی پێی وایە کۆمەلگای کوردی کۆمەلگایشی گەشە نەکردووە، کۆمەلگایشی دواکەوتووە لە بەرەو پێویستی بەوە نییەکە مۆبایل و ئەنتەرنێت و ئەو شتان تەکنۆلۆژیای تاسا سەرچاوی کێشەی گەورەی کۆمەڵایەتین و بنەتیجە ژن ئەبێتە قوربانی. تەقیمی تۆ لەو مەسەلە و پێیوەست بە زیادبوونی توندوتیژەکانی ژنان چییە؟ حتما مەسلەی هاتنی ئەو ئامێرە تەکنۆلۆژیانەوە پێشکەوتنی کۆمەلگا لە بەدەستێنانی گەلێک لەو ئامێرانە لەوەی کە مۆبایل و کەناڵەکانی پەیوەندیکردن کە ئەمە کار ئاسانی دروست کردووە لە دوو ئاستا. ئاستێکی ئەوەیە کە ئاستی پەیوەندیکردن و ئاستی گەیاندنی زانیاریەکان زەمانێکی خێراتری وەرگرتەوەکەوەی کە لە ڕابردووە ئەگەر چێمە باز لە توندوتیژیەکەین وەکو لە سەرەتا وتمان توندوتیژی ڕێگێکی مێژووی هەیە و داتۆڕاوەتە ناو سلوک و بیرکردنەوە و عقلی هەموو مرۆڤەکانی شەرقا. بەڵام لێرە کە کاتێک ئەم ئامێرە تازەیە داخلی وڵاتی تۆ ئەبێتەوە بە کەرەستەیەکی بەکارهێنرا و ڕۆژانە ئەم عاملە سەریعەکات عاملی دەرخستنی زانیاریەکە بەو مانایە کە لە ڕابردووە لەوانەیە دەیان و سەدان ژن زیندە بەچاڵ کرابن، کوژرابن، بێسەر و شوێن کرابن، بەڵام هیچ کەناڵێک نەبووە و هیچ ئامێرێک نەبووە ئەم زانیاریە بە تۆ بگەێنێ. بۆیە لە ڕوویەکەوە ئیجابیاتی هەیە لەوەی کە توانیوێتی ئەم پێشالکاریە و توانیوێتی منێک کاتێک کە ڕوبەڕووی پێشێلکردن نەبمەوە مۆبایلەکەم هەڵگرم و پەیوەندی بکەم بە ئەو بەڕێوەبەرایەتی کە دامەزراوە بەو ژمارەیە کە بۆم دانراوە. هەموو ئەمانە لایەنێکی ئیجابیە، بەڵام لایەنی سلبی ئەوەیە کە هوشاری کۆمەڵایەتی و هوشاری کۆمەلگا لە ڕووی بەکارهێنانی کەرەستەکان و لە ڕووی سوودمەندبوونی مرۆڤەکان لە بەرامبەر ئەم ئامێرەیە چەندێکە جۆرێک لەوەی کە ژنان تووشی زیان بوونەوەی ناوناتۆرات. ئەمەلخانانی هێزێکی محافزکار لە کۆمەلگای کوردیا هەیە، ڕایەکی لەو شێوەیە هەیە کە نەهاتنی ئەم ئامێرانە زیاتر بە قانزاجی سەقامگیری کۆمەڵایەتی بۆ نەهاتنی ئەو بەخواستی ئەو نییە و ئەمە مەسلەی ئەولەمە ئەمەی بڕانۆتەوە کە هەموو جیهانی کردو بە گوندێکەوە. ئەگەر من ئامێرەکانیش لێرە نەبێت لە ڕێگای فەیسبوک و لە ڕێگای وێبسایتەکانەوە و لە ڕێگای هەموو تویتەر و هەموو ئەوانەوە توانم ئەو زانیاری کە هەمە بیگەێنم و ڕایەکی گشتی جیهانی دروستکەم. لەو لێرەیە ئیشکالێتەکە لەوەیە وەکو لە سەرەتا وتم بوونی ئەم ئامێرە تەکنۆلۆژیایە و هاوتەریب نەبوونی بە پێشکەوتنی عقلێتی تاگ لە کۆمەلگاکە ئەلێرە مەترسیەکە دروستەکە لە بەکار. بەڵێ زۆر سپاس. هودا خانتەکەشتی تۆ لەو بارەیەوە چیە؟ پێشکەوتنی تەکنیک لە هەرێمی کوردستان، پێشکەوتنی کۆمەنیکیشن یان هۆکارەکانی پەیوەندیکردن تا چه ئەندازەیە کاریگەر بۆ لەسەر بەرزبوونەوەی ڕادەی توندوتیژی دژی ژنان و بە دەقیقتر پرسیارەکە ئەمەیە ئایا لە دۆخێکی لەم شێوەیە چۆن تەعامل بکرێ؟ ئایا هاتنی ئەو ئامێرانە بۆ هەلومەرجێکی کۆمەلگایکی دواکەوتوو کە هێشتا پێنەگەشتووە تا چەند زیان بەخشە؟ بەڵێ بەڵێ هەڵبەتە ئێمە لە هەر بارودۆخێکەمی یاخود لە ئێستا بین یا لە داهاتووە یاخود چەند ساڵێ لە ڕابردوویان لە داهاتووە هەبێ گرنگەوەیە ئینسان ناتوانێت پێش بە پێشکەوتن بگرێت و ناکرێت ڕێگری بکات لەو هەنگاوانی کە دێتە پێشەوە بۆ بەرەو پێشبردننی کۆمەلگا. مەسەلەی هاتنی تەکنۆلۆژیا و بەلێشا و هاتنی بۆ هەرێمی کوردستان یەکێک بۆ لەو قۆناغانی کە پێویستە هەرێمی کوردستان پیا تێپەڕوێ. بەڵام ئێمە ئیشکالێتەکەمان لەوە بوو کە بەر لەوە ناگرین کە چۆن کۆمەلگە پێشەکەوێ، بەڵام چۆن ئامادەسازیەکەین بۆ ئەوەندەی کە لە توانامانە بێ قوربانی کەمتر بکەینەوە بۆ پێشکەوتنی کۆمەلگەیە، چونکە هەمومان نەزانین لە بارودۆخەکانی هەموو ئەو کۆمەلگانەی کە بە بارودۆخی ئێستای ئێمە تێپەڕیون کۆمەڵی خەڵک بوونەتە قوربانی لە پێناو ئەوەی کە ئەم پێشکەوتنانە سەقامگیر بێت و هەنگاو بە هەنگاو ئەو قۆناغانە ببڕێ کۆمەلگە کە پێ ئەچێتە پێشەوە. بۆیە ئێمە ئیشکالێتەکەمان لەوەیە بوو. ئیشکالێتەکەش بەتەنیا ناکەوێتە سەر ئەستۆی یەک جیهاد یاخود یەک دەسەڵات، بەڵکو ئەکەوێتە سەر ئەستۆی کۆمەڵێک جیهاد لەوانە کە دیارترین کە من تەمەنا کرد ئێوە لە کەناڵەکەی خۆتانەوە ئەو جیهەتە بهێنە بەرپرسیار و کە ساڵانێکی زۆرە ئێمە ئەو پرسیاریان یەکەین ئەویش مؤسسەکانی زانکۆیە. زانکۆکان لە هەرێمی کوردستان چەندە ڕۆڵیان هەبووە لە بەرامبەر ئەو هەموو کوشتن و کوشتنکاری کە لە هەرێمی کوردستانە کە پێویستە ئەوان مؤسسەی سەرەکی بن لەوەی کە شیکاری ئەم بارودۆخە بکەن و ڕێگەچاری بۆ دابنێن و هاوکاری مؤسسەکانی تر بن.
کە بەداخەوە زانکۆکانی هەرێمی کوردستان وەکو مؤسسەیەکی مردوو تەنیا کۆمەڵێک قوتابی بۆ فەرمانبەری دەرئەچێنە نەک لەوەی کە لە ئاستی توانای خۆیان و تەخەسوسی خۆیانە بیانکەن بەکادر بۆ نمونە ئێمە ساڵانە چەندین قوتابیمان هەیە لە کۆمەڵناسی دەرەچێت چەندین قوتابیمان هەیە لە بەشی دەرووناسی دەرەچێت چەندین دکتۆرا و ماستەرنامەمان هەیە لەسەر مەسەلەی کوشتن و کێشە کۆمەڵایەتیەکانی ناو خێزان هەیە بەڵام هەموو ئەمانە لە سەر ڕەفەکان و قوتابیەکان شادەکانیان تەنیا لە پێناوی موچەیەکە لە دەستگاکانە تەنیا بۆ ئەوە دایانناوە و هیچ کاریگەرێکی کۆمەڵایەتیان لەسەر کۆمەلگە دروست نەکرەوە بۆیە یەک لەو مؤسسانەی کە کەمتەرخەمترین مؤسسەیە و زۆرترین ڕۆڵی ئەکەوێتە سەرشان زانکۆکانی هەرێمی کوردستانە وەکو ئەوە وایە پرسیارەکە ئەمێ یعنی ئایا لە زمینەیەکە کە تۆ مؤسساتەکانی ئەکتیڤ نییە لە زانکۆ لە دامەزراوە پەروەردەیەکان بۆ تعاملکردن لەگەڵ دنیای هاوسەرخ و ئەو تەکنیکانەی کە هەیە لە دۆخێکی لەم شێوەیە چی ڕوئەدا لەبارەی بارودۆخی ژنانەوە نەتائجی ئەم دۆخە بۆ ژنان تا چ ئەندازێک تراژیدیە بێ بەئەکیدی لە ئێستاە و هەرچەندە لە ڕابردوویەکی زۆر نزیکیشە ئەمانە دەرەنجامی مەترسیەکی زۆر گەوریان لەسەر بارودۆخی ژنان دروست کردووە ئێمە لە ناو واقعی کێشەکانیان و ئەمەلخان ئاگادارە کە بارودۆخی ژنان زۆر دژوارتر لەوەی کە ئێمە تەسەوریەکەین هەموو کۆمەلگەکان بۆ بارودۆخیاتی پەڕبوون بەڵام هیچ کۆمەلگەیەک ئەوەندەی کۆمەلگەی کوردی مەترسی بۆ سەر ژنان و قوربانی ژنانی نەداوە لە مێژووی خۆیان بۆیە ئەم بارودۆخە بەو جۆرە بەردەوام بێ مەترسیەکان زیاترە بێ شیرازەی کۆمەڵایەتی تێکەچێ مؤسسەکانی حکومەتی هەموو تێکەچن چونکە ئێمە هەمیشە وتومانە کە باڵا دەستترین دەسەڵاتداری ئەو وڵاتە کاتێک کە لە ناو خێزانەکەی کێشەی هەبوو فاشترین سەرۆکی ئەو وڵاتە ئەبێت بۆیە ئەبێ هەمیشە ئێمە کار لەسەر ئەو بکەین و هەموو سەرۆکەکان و هەموو دەسەڵاتدارەکان بگەڕێنەوە بۆ ئەوەی کە چۆن چارەسەری کێشەی کۆمەڵایەتی بکەن ئەگەر چارەسەری کێشەی کۆمەڵایەتی نەکێ سیستەمی ئابووری تێکەچێت سیستەمی سیاسی تێکەچێت و بەرژەوەندی هەموو حزبەکانیش ئەکەوێتە بەرمەترسیەوە بۆیە ئەبێ بنەمای کۆمەلگە چاک بکرێتەوە و ئەگەر بەو بارودۆخێت لە ئێستاە زانکۆکان کۆمپانیەکانی مۆبایل سیستەمی پەروەردە و دەسەڵاتی جێبەجێکردن بە جددیتر لە ئێستا کە گوایە ئەوانە بە جددی لە ئێستا کارەکەن ئەگەر نێنە پێشەوە ئێمە چاوەڕێی ئەوواکەین کە ڕێژەی قوربانیانی ژنان لە وڵاتە زیاتر بێ دەرەنجامی سربیش تەنیا لەسەر ژنان ناکەوێتەوە بەڵکو پیاوانی جارێکی تر ئەبنەوە قوربانی ئەو بارودۆخەی کە ڕەنگە خۆیان پشکی شێریان بەرکەوت بێت لە دروستکردنی. بەڵێ زۆر سپاس بە بۆچوونەکەت ئەمەڵخان یەکێک لەو کێشانەی کە لە زۆربەی ئەم کۆمەلگانی ئەم منتیقەیە ماوە و لەوانەش لە کۆمەلگای کوردی ئەویش ئەوەیە کە کولتورێک ماوەتەوە کە پیا و بە مەرکەزی خێزان بە مەرکەزی کۆمەلگا بە مەرکەزی بڕیار بە کورتی نەرێتێکی پیا و سالاری لە ناو کۆمەلگانە هەیەەوە بێگومان دەستکاریکردنی ئەم خەریتە کۆمەڵایەتی لە ڕێگەی گۆڕنی سیستمی پەروەردەوە بێ. پێتوانیە مؤسسەی دەسەڵات لە هەرێمی کوردستان لە گۆڕنی سیستمی پەروەردەیە کەمتر خەمێکی ڕادەبەدەری کردووەکە تا ئێستاش ئەو سیستمی پەروەردەیە هەمان درێژکراوی ئەو سیستەما خێڵایەتی و ئاینەیەکە لە دەیەکانی سەدەی ڕابردوودا باو بوو. حتمما ئێمە کە باز لە دەستکاریکردنی سیستمی پەروەردەکەین نابێت تەنها چاومان لەسەر وەزارەتی پەروەردە خودی وەزارەتی پەروەردە بێت کە باز حتمما بەرپرسیارەتی یەکەم لە وەزارەتی پەروەردە و دەست پێکە بەڵام وەزارەتی پەروەردە ئەبێ پێویستە کات کۆمەڵێک لە وەزارەتەکانی تر بەرپرسیار بکاتەوە بەرامبەر بەم پرسە گرنگە لەوانە وەزارەتی تەختیت لە هەرێمی کوردستانە وەزارەتی تەختیت چی کردووە بۆ بەگشتداچوونەوە یان بەرەنگاربوونەوەی ئەم ڕەوشە چی کردو بۆ ئەوەی سیستمێکی شەفاف و سیستمێکی درێژخایەن دابڕێژێ بە بەشداری وزارەتە معنیەکان لە وزارەتی کار وزارەتی پەروەردە وزارەتی عەدل دەسەڵاتی دادوەری ئەمانە هەمووی بەشدار بن لە داڕشتنی استراتیجێک بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی و بۆ بەرجەستەکردنی مرۆڤێکی تەندروست کە لە داهاتوودا کۆمەلگا سوودمەند بێ لەوەی کە بەرهەمهێنە و ئەتوانێ کۆمەلگایەکی دادپەروەری یەکسان بەرجەستە بکە لە ئەرزی واقعدا هەموو ئەمانە پرسیارێکن ئایا توانی پرۆگرامەکانی خوێندنی ئێمە ئایا ژینگەی قوتابخانە و خوێندنگاکان وەکوی هوداخان وتی زانکۆکانمان خوێندەواران بیرمان نەچێت کاگومێت یەکێک لە ئامارەکانی کە دکتۆرەی زانکۆی دیمەشق کردوێتی ئەڵێ زۆرترین ڕێژەی توندوتیژی کە دەرکەوتووە لە ڕووی ئاماریەوە لە لای من پیاوە باڵا دەستە خوێندەوارەکانن کە شەهادەی بەرزیان هەبووە واتە لێرەیە گرفتەکە لەوەیە نییە کۆمەلگاکە نە خوێندەوارە بۆیە زۆر سپاس کاتی بەرنامەکەمان تەواو بوو هوداخان ئەگەر سەرنج و بۆچوونێکە دەبێت قسەیەکە تا بێت کۆمنتێک لە کۆتاییە بڵێ لەم دەپرسیبێتی فەرمووتوانیت.
ڕەنگەتەنێ ئەوما بێ بڵێم کە ئێمە نابێت کەم تەرخەمی یاخود بڵێن ڕۆڵی سڵبی دەستگاکانی ڕاگەاندن لە بەرچاو نەگرین لەبەر ئەوەی بەداخەوە کە ڕاگەاندنی ئەو وڵاتە سەری لە تاکی ئەو وڵاتە شێواندووە و ئۆرناڕاستە و خۆ کاریگەری خستۆتە سەر تاک بە تاکی خێزانەکان بۆیە من ئەمەوێت لێرەوە بڵێم کە ڕاگەاندنیش هۆکارێکی سەرەکی بووە لە تێکدانی شیرازەی خێزانی ئەو وڵاتە و بەداخەوە کە زۆر بەنامە دروستی کار لەسەر چۆنێتی بەڕێوەچوونی بەرنامەکانەکەن من دو قسەم ئەوەیە کە ئەگەر بێت و هەمومان کۆک بین لەسەر ئەوەی کە قەزەی ژنان قەزەیەکی نەتەوەیە قەزەی ژنان قەزەیەکی سیاسی نیە و قەزەیەکی حزبی نیە و هەموو کۆک بین لەسەر ئەوەی کە بە ئینتیماوە کار لەسەر ئەمە مەسەلەیەکین پێکەوە ئەتوانین کار لەسەر ئەوە بکەین کە چۆن استراتیژیەتێک لە سەرانسەر هەرێمی کوردستان بۆ هەموو موسسەکان دابنین کە لای خۆیانەوە چۆن کار لەسەر ئەمە مەسەلەیەکەن نەوەکو تەنیا موسسەیەک بکرێتە بەرپرسیار لەم بەردۆخەی ئێستا. زۆر سپاس بۆ کۆمنتەکەت فەرموو ئەمەخان ئەگەر قسەیەکت مامێ لە کۆتایی. وڵام من لە کۆتاییەکەی داواکەم هەردوو حزبی دەسەڵاتدار یەکێتی و پارتی کە ئەوان حزبی حاکمن لە هەرێمی کوردستان پەلە بکەن لە ینی بەڕوبەڕبوونەوەی ئەم دیاردەیە لە هەمان کاتا داوا لە پەرلەمانی حزبی یەکێتی نیشتمانی کوردستانەکەم کە دانیشتنی تایبەت بکاوە ئومێدمە کرد حزبە سیاسیەکان بەشێک لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی سەرکردایەتیان قسەکردن بێ لەسەر ئەم بارودۆخەنا لەبارەی کە نیوە زیاتری کۆمەلگاکە ڕوبەڕووی ترس و دڵەڕاوکێتەوە بۆ ئومێدەم کە زۆر سپاس بەڵێ بینانی بەڕاست ئەو جۆتان لێ بۆ گفتوگۆکردن بوو سەبارەت بە دیاردەی توندوتوژی لە هەرێمی کوردستان بە میوانداری هەرێک لە بەڕێزان ئەمە جەلال محەممەد هەڵسوڕاوی بواری مافەکانی منەڵان و ژنان و بەڕێز هودا زەنگەنە چالاکوانی بواری کۆمەلگای مەدەنی بەخێرەتنی هەموو لاک دەکەم و زۆر سپاس و بەخێر بێ.